إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان دارني خوشويست مسلمان بالرزقان إن شاء الله بإذن خواهي پروردگار. أمرو روين السرباسي یاسایەکی تر لە یاسا قورئانیەکان کە ئەویش یاسای 26ەمە، فەرمایشتی خوای پەروەردگارە کە ئەفەرمێ: إن جاءكم فاسق بنبأ فتبينوا. کە خۆی ئەم بڕگە ئاەتەیان ئەم قاعیدەیە لەناو ئاەتی 6 سوورەتی الحجوراتە هاتووە کە خوای پەروەردگارە فەرمێ: يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. أم آية طبعا خوش يسكان ميان أم قاعدة كخوي تعالى أفرمي أجر كسيكي فاسق وكو دوبارية كما أو كسيك هوال درۆ ئەگەیەنێ، یعنی عادل نییە، کەسێکی معروف نییە کە ئەم کەسە ڕاستگۆیە. ئەگەر هەواڵێکی هێنا ئەبێ ئینسان لێی ورد ببێتەوە. ئەم قاعیدەیە لە ناو ئەو ئاەتەیە هاتووە کە باسمان کرد لە سوورەتی حجورات. زانایان ئەفەرمن ئەمە هۆکارێکی هەبوو ئەم ئاەتە کە دابەزی، یعنی بەهۆی سەبەبێکەوە خوای تەعالی ئەم ئاەتەی دابەزان تاوەکو لە بیری ئێمە نەچێتەوە هەتا قیامەت. کابرایەک ڕئیس عەشرەتی بەنی مستەلیق بوو، حارثی کوڕی ضیراری خوزاعیان پێ ئەوت. ئەم کابرایە کاتێ موسڵمان بوو لەگەڵ پێغەمبەرا صلی الله عليه وسلم ئیتیفاقێکی کرد کەوا ئەو هەرچی زەکاتی بنەماڵەکەی یان عەشرەتەکەی خۆی هەیە کۆی بکاتەوە لە ڕۆژی فڵانە داینا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵکانێک لە ئەصحابەکانی بنێرێت ئەو زەکاتە بهێن بۆ مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تاوەکو دابەش بکرێ بەسەر فەقیر و هەژارانە و بەسەر مستحقەکانە. لە ڕۆژی دیاری کراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرایەک ئەنێرێ بۆ ئەو زەکاتە. کابرا تومەز ئەمە لە ئەساسە لەگەڵ ئەو بنەماڵەیە یان لەگەڵ ئەو عەشرەتە کێشەیەکیان هەبووە، یعنی دوژمنایەتی عەشایری لەو شێوازە. ئەم کابرایە نەیوت ئەی پێغەمبەری خوا من لەگەڵیانە کێشەم هەیە من مەنێرە، بەڵکو ڕۆیشت کە بینی خەڵکی ئەو ناوچەیە کۆبوونەتەوە زەکاتەکەیان کۆ کردبووە تاوەکو تەسلیمی نێراوەکەی پێغەمبەری خوای بکەن صلی الله عليه وسلم. کابرا کە ئەوەی بینی ئەو قەرەباڵغیە یەکسەر ترسا، وتی بەخوا ئەمە دیارە زانیانە من دێم، بۆیە کۆبوونەتەوە تاوەکو من بگرن و بمکوژن. بۆیە کابرا بەبێ هیچ گەڕایە دواوە و بە پەلەپەل وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چیت کرد؟ زەکاتی بەنی مستەلیقت هێنا؟ وتی نەو وەڵی پێغەمبەری خوا بەس نەوێ خۆم نەجاتم بوو. ئەوان هەڵگەڕانەتەوە لە ئیسلام و نەک زەکاتەکان پێ نەدام بەڵکو بەتەما بوون بمکوژن، بۆیە من هەرچۆن بە فریای خۆم کەوتم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بێتاقەت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک لە ئەصحابەکانی نارد بۆ تەئکیدکردنی مەوزوعەکە، کاتێک کە نێراوەکەی پێغەمبەریش دواکەوت، حارث خۆی زەکاتەکەی هێنا، ئەمانیش ڕۆیشتن لە نیوەی ڕێگا گەشتن بە یەکتری. حارث وتی ئەوە خێرە ئێوە کۆبوونەتەوە بۆ کوێ ئەڕۆن؟ پێغەمبەری خوا بۆ کوێ ناردوونی؟ وتی وەڵا بۆ لای ئێوە ناردوون.
بۆ خێرە وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستێتی تەکید کا بزانم ئێوە بەڕاستی هەڵگەڕانەتەوە لە ئیسلام چونکە نێرراوەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات ئەوەی گەیاند کەوا ئێوە هەڵگەڕانەتەوە و تەما بوونە بیکوژنیش. حارەت وتی واللهی قەسەم بەو خوایی کە پێغەمبەری خوای ناردووە بە حەق مشتیوان نەبووە و ئەو کابراشمان هەر نەبینیوە بۆیە هاتە مەدینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ڕاستیەکانی بۆ پێغەمبەری خوا ڕوون کردەوە و خوای پەروەردگاریش ئەم ئاەتەی دابەزاند ئەی ئەو کەسانەی کە باوەڕدارن ئەگەر کەسێکی فاسق هەواڵێکی بۆ هێنان ئەوە ڕوونکردنەوە بدەن لە مەوزوعەکە یعنی بەدوایە بگەڕن تاوەکو لێ بۆتان ڕوونە بێتەوە. لە یەکێک لە قیراءە سەبعەکانە هاتووە بە لەفزی فتەثەبەتوا ئەمەی کە ئێستا ئێمە خوێنینەوە لە قورئان لای خۆمان فتەبەیەنوا بەس لە یەکێک لە قیراءە سەبعەکانە فتەثەبەتوا و ئەمەش سوودەکەی چییە؟ سوودەکەی ئەوەیە کە سەرەتا تەئکید کەم بزانم ئەو هەواڵە ڕاستە دوای ئەوە بەدوایە بگەڕێن تا بە تەواوەتی بۆتان ڕوون ئەبێتەوە مەوزوعەکە چۆنە ئەمجا قەراری لەسەر بدەن ئەمجا بڕیاری لەسەر بدەن. فتەثەبەتوا ئەمجا فتەبەیەنوا تەثەبوت یعنی تەئکید کەم بزان هەواڵەکە ڕاستە تەبەیون ئەوەیە کە با بۆتان ڕوون ببێتەوە بزانم هەواڵەکە چۆنە ڕاستە ئەو هەواڵە ڕاستە ئەمجا بەڵام تەئکیدش بێ بزان چۆنە. طبعا ئەمە لە حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەمان زیاتر بۆ ڕوون ئەبێتەوە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی ئیعتیکافە لە دەڕۆژی ئەخیرەیە دە شەوی ئەخیری ڕەمەزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیعتیکافیە کرد لە دە شەوی ئەخیرە شەوێکیان یەکێ لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێت سەردانیەکە لە مزگەوت پێغەمبەر نەئەبوو دەرچوایە لە مزگەوت ئەگەر ئینسان ئیعتیکافی کرد لە مزگەوت دەرناچێ یەکێ لە خێزانەکانی دێت سەردانیەکە کە سەفیەی کچی حویەی ناو بووە لە کاتێکا کە پێغەمبەر لەگەڵیان ڕاوەستاوە لە تاریکیەکی مزگەوتەکەیە لەگەڵ ژنەکەیە دوو کەس لە ئەصحابەکان ئەدەن بەلای پێغەمبەر صلی الله عليه وسلم سەلام ئەکەن و پێ هەڵەگرن سەریع پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ پەلە مەکەن پێ هەڵمەگرن ئەمە سەفیەی کچی حویەیە یعنی خێزانەکەمە ئەوان شتیان سبحان الله ئەی پێغەمبەری خوا خۆ قابل ئێمە دڵمان شتێ بکا بەرامبەر بە جەنابەت فەرمووی نا شەیطان بە ناوی خوێنی ئینسانە دێت و ئەڕوا ترسام شتێک بخاتە دڵتانەوە. ئەمە ئەگەر ئەو دوو کابرایە بیان وتایە وەڵڵا پێغەمبەرمان بینی لەگەڵ ژنێکە لە تاریکە شەوە ئەم قسە ڕاستە یعنی ئەمە تەواوە بەس بە چیشی ئەوە یەک بینیان ئەوە ڕوونکردنەوەی ئەوێ ڕوونکردنەوەکە بریتیە لەوەی کەوا پێغەمبەر لەگەڵ خێزانێکیە ڕاوەستا بوو لەگەڵ یەکێ لە خێزانەکانیە. جا ئەمە زۆر زۆر گرنگە خۆشەویستەکانم ئێمە دائیمەن عمل بەم قاعیدەیە بکەین و ئەم یاسایە لە ژیانمانە جێبەجێ بکەین زۆر زۆر گرنگە. بۆ نمونە تۆ لە مانگی ڕەمەزانە کەسێک ئەبینی ئاو خواتەوە یا نان ئەخوا ئاوەکو لە هەندێک لە فەیسبوک و ئەوانە بڵاو بوویەوە کە ڕسمی ئافرەتێکیان بڵاوە کردبووە مۆزەفەیە لە دائیرەیە چۆتە ژێر مێزەکەەوە لە ژێر مێزەکە فەقیرە شتێکە خوایان ئاوە خواتەوە ئافرەتەکە یعنی سەرپۆشتیشی مەزبوطە ئیتر تەپڵ کوترا ئەمە ئافرەتە سەیکە ها لە ژێرۆ دزیەکە و لە ژێرۆ هینەخوا وایە عەلە ئاساس ها بە ڕۆژ و مانگی ڕەمەزانە و ئەم قسانە طبعا ڕسمەکە ڕاستە ئەگەر سەیری کەین تەثەبوت بالفعل ئافرەتێکی موسڵمان لە ڕەمەزانە مۆزەفەیە لە دائیرەیەکە لە ژێری کورسیەکەوە یان لە ژێری مێزەکەوە لەوێ ئاوە خواتەوە تەواو ڕاستە بس مەسئلەکە چییە؟ ڕوونکردنەوەی ئەوێ ئێمە خۆمان نەزانین ئافرەت لە کاتێکە کە لە زەیسانیا بێ ئەتوانێت ڕۆژوو نەگرێ ئێمە ئەزانین ئەگەر ئافرەت لە سووڕی مانگانەیە بێ ئەتوانێت ڕۆژوو نەگرێ و ئەو ئافرەتە ئەو ڕسمە دەلیلی ئیمانی ئەو ئافرەتەیە نەک دەلیلی بێ ئیمانی ئافرەتەکەیە دەلیلی ئیمانە ئەم ئافرەتە بسڵمانە ئەممەنە شەرمەکە ئەممەنە شەرمەکات لە مانگی ڕەمەزان و لە مسڵمانان ئەڕاتە ژێر مێزەکەەوە حتا تۆزی ئاویشە کە حەقێکی شەرعی خۆیەتی لە ژێری مێزەکە ئەوێ بیخوا بەڵام کەسێکی دڵ نەخۆش وێنەکەی ئەگرێت و بۆ ئەوەی بڵاوی بکاتەوە ها بینیتانە یعنی ئەم قاعیدەیە چەند گرنگە
طبعا هو هەندێ مسلمانیش بڵاوێ کردەوە لە کاتی خۆیان پار بوو پێرار بوو ئەو ڕسمە بڵاو بوویەوە. هەندێ لە مسلمانان ئەهلی مزگەوت ئەوانەی کە جوان لە ئیسلام تێنەگەیشتون ئەوانەی کە لەم قاعیدەیە جوان تێنەگەیشتون ئەوانیش بڵاوێ نەکردەوە. ئیتر بیریان لەوە ناکردەوە کە ئەمە عزرێکی خۆی هەیە، ئافرەتە و عزری خۆی هەیە. یان جاری وا هەیە تۆ کەسێکە بینی لە کاتی بانگە خەڵک دێ بۆ مزگەوت ئەوە ڕاتەوە بۆ ماڵ، خەڵک دێ بۆ مزگەوت ئەو دا ئەبەزێ لە سیارەکەی یان لە بازاڕەوە دێت یان لەبان ئەو جادەیەوە دێ ڕاتەوە بۆ ماڵ، خەڵک ئەو کاتە دێ بۆ مزگەوت. ئیتر طبعا ئەگەر بڵێن بالفعل وایە بل وایە کابرا ڕاتەوە بۆ ماڵ لە کاتی نوێژە ماڵیشی نزیکی مزگەوتەکەی، بەڵام ئەوە ڕوونکردنەوەی ئەوێ ئەوە ڕوونکردنەوەی ئەوێ لەوانەیە ئەو کابرایە لە سەفەرەوە هاتبێ و احتمالە ئەو کاتە نوێژی عەسر بێ بۆ نمونە ئەو نوێژی نیوەڕۆ عەسریشی قەسر و جەمع کردێ لە ڕێگە نوێژی لەسەر نییە ئەتوانێ بڕاتەوە بۆ ماڵ لە کاتی بانگیشە هیچی تیان یانی ڕوونکردنەوەکە ئاوایە. من ڕۆژێکیان پرسیاری مامۆسایەکم کرد لە یەکێک لە ئەهلی ئەو مزگەوتەی کە ئەو مامۆسایە تایە ئیمامەتیەکە و خوتبادە. ئیتر عادەت وایە ئیسا بۆ نمونە تۆ کەسێکە بینی لە مزگەوتێکی تر و دەمەتەقیەکەی پرسیارەکەی ئەڵێ مامۆسا فڵان چۆنە دەنگ و باسی چۆنە. منیش پرسیارم کرد وتم مامۆسا فڵان چۆنە، وتی مامۆسا بەخوا ئاوایەکی کرد. مش دڵم تۆ بڵێ منە و مامۆسایە باشە ناسم پیاوێکی چاکە، ئیتر تۆ ئام دەستی ئەوە ئاوایە کرد دڵ باش شتێک دروست بوو. وتم چییە یعنی مەوزوعەکە بۆ ئاوایەکەکەی؟ وتی بەخوا مامۆسا بڕێشتیان لێی بینیە. وتم چیان لێی بینیە؟ لە دڵ خۆم وتم تۆ بڵێ ئەم مامۆسایە تاوانێکی زۆر گەورەی کرد بێت و من پێی نەزانم، یعنی ڕاستیەکەی کەوتمە نەک لە بەرەوەی حەسکەم سڕی ئەو مامۆسایە بزانم، بەس پێم ناخۆش بوو ئەو قسەی ئاوا. وڵاوتی مامۆسا ڕۆژێکیان لە کاتێکان کات نوێژیش بووە بینیانە لە حەوشی خۆیانە لە ماڵی خۆیانە، بەڵام بینیانە نایە بە مزگەوتی هێتر بەرنوێژی کردێ. ڕاستیەکەی تر دڵمان گۆڕیە. وتم برا لەوانەیە ئەو مامۆسایە لە شوێنێکەوە هاتبێ و دەستنوێژی نەبوو بێ و حاڵەتێک ظروفێک یعنی هیچ عزرێک نایەنەوە ئیلا ئەو مامۆسا لە ماڵا بۆ کاتی نوێژ بۆ نەهاتۆ بۆ نوێژی جەماعەت. یاخر لەوانەیە ئەو کاتە گەشت بێتە ماڵ، لەوانەیە ئەو کاتە گەشت بێتە ماڵ و دەست نوێژی نەبوو بێ تا ئەڕوا دەست نوێژ بگرێ ئەوانە نوێژەکە تەواوە بێ، لەوانەیە ئەو مامۆسایە نەخۆش بێ، یعنی نەخۆش بێ عزرێکی شەرعیە نەخۆشی و ئەتوانێت یعنی نەیە احتیمال هەیە ناتوانێت خۆی بگرێ. حاڵەتی وا ڕووی داوە. ئیمامی مالک چەند ساڵ نوێژی جەماعەتی نەکردووە لەبەر عزرێک کە خۆی ئەیزانی ئەسڵەن یعنی خۆی مسلمانان کاتێ پرسیاریان لێ کردەوە و توێتی هەموو عزرێک ناوترێ ناو خەڵکە تەواو. مسلمانانیش قەت ڕۆژێ بیسیەکە بڵێ ئیمامی مالک وایە ئیمامی مالک وە، ئەمە هەر کەسێ عزری خۆی هەیە. جا لەبەر ئەوە ئەگەر یەکی هەواڵێکی بۆ هێنان ئەبێ تەئکید کەی لە هەواڵەکەی، دوای ئەوە کە تەئکیدکە هەواڵەکە ڕاستە ئەم جار ڕوونکردنەوەش ئەبێ بگەڕێ بزانم ئەمە مەوزوعەکە چۆنە ڕاستە ئەم هەواڵە ڕاستە، یعنی بالفعل هەواڵەکە ڕاستە، بەس دوای ئەوە بێ ڕوونکردنەوەشی ئەوێ. ئەو جا تۆ ئەتوانی قسە لەسەر مەوزوعەکە بکەیت، ئەگینا ناتوانی قسەی لێ بکەیت و ئەبێ ئاگات لە خۆت بێ و زۆری شووریابی بەڕاستی. ئەم قاعیدەیە ئەوەمان بۆ دەرەخا خۆشەویستەکانم ئیماندارە بەڕێزەکان تەماشاکەی خوای تەعالە حتا بۆ فاسقیش، یعنی کەسێ فاسقە یعنی تاوانبارە کەسێکە درۆزنە لەگەڵ ئەوەی خوای تەعالە نافەرمێ قسەکەی وەرمەگرن، نەیفەرمووی ئەوە ئەفەرمێ ئەگەر فاسق هەواڵێکی بۆ هێنان خوای تەعالە نافەرمێ وەری مەگرن و هەواڵەکەی بەنە ناو چاویە وای نەوتو، خوای تەعالە ئەفەرمێ تەئکیدی کە حتى لێرە مەجالێکی هێڵاتەوە بۆ کەسێ فاسقیش ئەگەر درۆزنێکیش قسەی کرد تۆ تەئکید لە قسەکەی بکە لە خۆتۆ ڕەدی مەکەرەوە. ئەمە ئیسلامە، ئیسلام چەند عەدالەت یعنی حتا تەنانەت بەرامبەر بە کەسی درۆزنیش تۆ مەرج نییە لەوان جاری وهەیە درۆزنە و ڕاستەکە، جاری وهەیە درۆزنە و ڕاستەکە. تەسەورەکەن شەیتان جاری وهەیە ڕاستەکە، شەیتان بە شەیتانی خۆی ڕاستەکە. ئەو حەدیثەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمانی يعني لا بيغمر بما نجريته أبو هريرة بيغمر يقاس الله صلى الله عليه وسلم أيكاتا حرس لسر زكاتي سرفتره الله شو درنجك كابرايا كادو زور جاي كدوتي من زور بيو اسمه من الله كانم زور برسيانا وأوانا اشتيكم بري
ئەڵێ من شوتم کاکە ئەمە زەکاتی سەرفترێ و ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوتە حرەس و نابێ و ناکرێ و ئیسیش ناکرێ من بەم شەوە پێغەمبەری خوا هەڵسێنم بڵێم ئەو کابرایە هاتووە پێویستی پێیەتی و کاکە بەیانی وتی ئاخر ئەم شەو مناڵەکانم زۆر پێویستیان پێیەتی و تو هەر شتێکم بەرێ. ئەڵێ منیش بەڕاستی دڵم هینی کرد ئەوە نەڕجای کرد شتێکم پێدا بەیانی بۆ پێغەمبەری خوا باسم کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە شەیتان بووە، ئەوە شەیتان بووە هاتووە شتێک لەو هینە بدزێ. طبعا هو بەیانی شاهر بە هەمان شێوە دەی لە ئاخیر ڕۆژە هەم هاتەوە ئەڵێ منیش وتم بە هیچ شێوەیەک مەجالت نادەم. ئەڵێ وتی شتێکت پێ ئەڵێم یعنی وەکو بڵێ ئەگەر یارمەتیم بدەی شتێکت پێ ئەڵێم یعنی وەکو چۆن بڵێ زۆر گرنگ زۆر مهم. ئەڵێ منیش وتم چییە؟ وتی هەر کاتێ ویست شەیتان نزیکت نەبێتەوە ئایەت الکورسی بخوێنە، ئایەت الکورسی بخوێنە. ئەڵێ منیش زۆر عەجایبم هات بەرم دا و ڕۆیشت. دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بۆیم گێڕایەوە فەرمووی ئەو درۆزنە ڕاستی لەگەڵ تا کرد، صەدەقەکە وەهوە کەذوب. خۆی لە ئاسڵا شەیتانە و درۆزنە و فێڵبازە و ئەوانە، بەڵام لەم مەوزوعە ڕاستی کرد، لەم بابەتە ڕاستی کرد. جاری وا هەیە شەیتانیش ڕاستەکە. مەرج نییە هەر کەسێک لە بڕێ شتا درۆی کردیان لە بڕێ مەوزوعە موقفە شتێکی بێتە تۆ بە هیچیەوە گوێ لێ نەگری و قسەکەی ڕەتکەیتەوە، مەرج نییە. ئەمە ئەم ئاەتە ئەومان فێرەکە. و خاڵێکی تر کە لەم ئاەتەوە فێر ئەبین خۆشەویستەکانم ئەویش ئەوەیە زوو نەقڵی خەبەر نەکەین، هەر خەبەرێک کە بیستت یەکسەر نەقڵی بکەی. ئەمە طبعا مشکلەیەکی زۆر گەورەیە لە ناو ملەتی ئێمە. خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی نیساء ئاەتی 83 ئەفەرمێ وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم. ئەفەرمێ هەنیە کەسێ لە منافقەکان یا لەوانەی ئیمانیان کزە ئەگەر هەواڵێکیان پێ بگات دەربارەی مەسائیلی ئەمن و ئاسایش و خۆشی یان دەربارەی شتی ترس و لەرز و ناخۆشی، ئەڵێ یەکسەر بڵاوێکەنەوە. جا ئەگەر بیگەڕێنەوە بۆ لای ئەو کەسانەی کە ئەهلی ئەو مەوزوعن، بۆ لای کەسانی شایستە، ئەوە بەڕاستی ئەوان بە جوانی هەڵێگوازن و لێی تێگەن و ئەو کاتە هەواڵەکە بەڕێک و پێکی بڵاوە بێتەوە. بەڵام ئەگەر هەر ئاوە هەرکێک هەواڵێکی بیست و بڵاوی کاتەوە بەڕاستی ئەمە هەڕەمەکی دروستە بێ و ئەمە زۆریش خەتەرە. براینە ئەمە لە ناو کۆمەلگای ئێمە ئێستا زۆرەوە بۆتەوە. ها نابیسن هەر کەسی هەڵەسێ و لە فەیسبوک هەواڵ براوە کاتەوە. ئەتجاری وایە ئەو هەواڵە تەکیدی لێ ناکات، جاری وا هەیە هەواڵەکە یعنی بەڕاستی درۆیە، بەڵام ئەم یەکسەر لایکێکی بۆ ئەکاو، جاری وا هەیە شێرێکیشی بۆ ئەکاو مشارەکەیەکێکا و بڵاوێ کاتەوە. ئەمەش نەکبەتیە. تۆش ئەبی بە یەکێک لەو درۆزنانە حتى دەربارەی مەسائیلی دین، دەربارەی مەسائیل یعنی دەربارەی مەسائیلی دینیش ئینسان حتا شتەکە تەکید نەکا بڵاوی نەکاتەوە. جاری وا هەیە مەسئلەی حەدیثێک ئەم ئەینێرێ بۆ ئەو ئەینێرێ بۆ ئەو ئەینێرێ تر حەدیثەکە دەنگی بێ یان نووسراو بێ، بەس حەدیثەکە ضەعیفە و جاری وا هەیە حەدیثێکی درۆیە بەدەم پێغەمبەر هەڵباسراوە ئەم بۆ بڵاوێ کاتەوە ئەو بڵاوێ کاتەوە. ئەگەر ئێمە ئەبێ بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثی صحیحە ئەفەرمێ درۆکردن بەدەمی منەوە وەکو درۆکردن نییە بەدەمی خەڵکی ترەوە. ئەگەر درۆ بەدەم خەڵکی ترۆ بکەی گوناحێکە، بەڵام بەدەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوناحەکە زۆر گەورەترە، چونکە تو ئەڵێی پێغەمبەر وتی کەوتت پێغەمبەر وتی ئیتر مسلمانان وەری ئەگرن و ئەبێ بە شەریعەت و ئەو کاتە مەسئلەکە زۆر خەتەرە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ بەدەمی منەوە درۆ بکە با شوێنێک لە ئاگری جەهەنەم بۆ خۆی ئامادە بکە. فليتبوأ مقعده من النار. جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئاگاتان لە خۆتان بێ، لە خۆتان و لە فەیسبووکە شت بڵاو مەکەنەوە، حتا تأکید نەکەن لەو مەوزوعە، حتا پرسیار لە مامۆستایەکی شارەزا و یعنی وەکو بڵێ عالم نەکەن. حتا جاری وایە خۆشەویستەکانم ئێستا کۆڵکەمەلایش پێیا بووە لەم کوردستانە شت بڵاوەکەنەوە، بابەتێک مەسەلەن لە وتارێکیانە کورتە وتارێکی هەڵبژێرراوە، یان جاری وای مامۆسایەکی باشە، بەس قسەکەی ئەگەر ئەو قسەی بەتەنیا ئەوە بڵاوکەیتەوە ئەبێ بە درۆ. جاری وای مامۆسا باسی حەدیثێکی ضەعیفەکە، باسی حەدیثێکی درۆەکە بۆ مسلمانان ڕوونێکات و ئەڵێ ئەم حەدیثە ئەڵێن گوایە پێغەمبەر ئەمەی وتووە، بەڵام ئەمە درۆیە، بەڵام ئەو تێ ئەمە درۆکە
بڵاو ناکاتەوە هەر ئەڵێ پێغەمبەری خوا ئەمەی وتووە ئیتر ئەبێتە درۆیە بەدەم ئەو مامۆسایەوە و ئەمڕۆ مامۆسای نەزان و نەفام و توندڕەویش زۆرەوە بۆتەوە لە ناو کۆمەڵگای ئێمەیە خەڵکانێک ئەمڕۆ زۆر بوتاریان بڵاوەکرێتەوە جاری وا هەیە زۆر کەسەکان شایستە نین بەڕاستی نە لایەنی علمیەوە ئەوە نە شارەزان و نە لە لایەنی منهەجیشەوە جاری وایە کابرایەکی تەکفیریە کابرایەکە بەڕاستی قسەکانی ئەبێتە مایەی خوێن لە ناو مسڵمانانە جاری وایە کەسەکە شارەزان نییە بەس ئیتر بەهۆی زروفێکەوە بەهۆی هەنێ وەزع و پەم دراوە و گەورە کراوەتەوە تۆ لە خۆتە شت بڵاو نەکەرەوە هەموو مەلایەک بڵاو بکەیتەوە حتا تەکید نەکەی وەکوتم جاری وایە مەلاکە باشیشە بەس ئەبێ وریابی قسەکەی لە خۆت و بڵاو نەکەیتەوە تا تەکید نەکەی کە ئەو قسەیە بالفعل ڕاستە و بالفعل مامۆسایە ئەو قسەیە مەبەستی ئەو قسەیە بووە ئەبێ ئاگات لە خۆت بێ زۆر ئاگات لە خۆت بێ زۆر ئاگات لە خۆت بێ من بینیمە بە ناوی مەسەلەن حەز ناکەم ناوی مامۆساکە بنەوە مامۆسایەکی چاکی خەڵکی سلێمانی بابەتێکی بناوە بڵاو کراوەتەوە مامۆسا مەبەستی ئەوە بوو لە وتارێکە وتوی بە ئەم بابەتە کۆمەڵێ لە عولەما وا ئەڵێن کۆمەڵێکی تریش وا ئەڵێن ئەمیش ڕاستێکەیە ئەوانەی وانی خۆیان سەریان بۆ ئەم لە ئاخورێ کاتێ مامۆسا نەیوت کۆمەڵێک وا ئەڵێن هەر ئەوەی بڵاوەکەنەوە ئەڵێن مامۆسا وتی وا ئەڵێن ئەمەی وەڕاستی ئەمەی بەدەم ئەوە بڵاوە کردێتەوە ئەم کۆمەڵەکەی تریش کە سەریان بۆ ئەم لە ئاخورێ هەر بۆ ناو هەمان مامۆساوە ئەو بابەتیان بڵاوکەوە مامۆسا وا ئەڵێ ئەوەی ناوڕاستیان بڵاو نەکردێتەوە هاسەیکەن ینی چۆن چی فێڵێکەکرێ ینی ئەمڕۆ لە فەیسبوک و لە تیکتۆک و ئەمانە ینی فێڵی زۆرەکرێ بێ ئاگاتان لە خۆتان بێ وریابن و لە خۆتان وشت بڵاو مەکەنەوە و دەستگاکانی ڕاگەیاندنیش ئەم ئاەتە ڕاستەوخۆ ڕووەکاتە دەستگاکانی ڕاگەیاندن هەموو ئەو کەناڵە ئاسمانیانە کە هەن هەموو ئەو ڕادوێ و یعنی پەیجە گەورانەی کە ئەمڕۆژ هەواڵ بڵاوەکەنەوە ئەبێ زۆر ئاگایان لە خۆیان بێ جاری وا هەیە درۆی وا بڵاوەکەنەوە قەت تەسەور ناکەی ئەمە درۆ دەرچێت لەوەدا سەیرەکەی درۆیە هەواڵێک یەشتا هیچ نەبوو ئەوان بڵاوێکەنەوە و بڕیارێکیشی لەسەر دەدەن وڵا کابرایەک ژنەکەی خۆی کوشت لە چەمچەماڵ کابرایەک لە هەولێر دوو برای خۆی کوشت کابرا سەیرەکەی دوایی طبعا من بڵاوەکەنەوە کابرا سمعەتی ئەشکێ حەیای ئەبرێ دوایەوە سەیرەکەی مەوزوعەکەوان نییە کابرایەک لەم کەلارە بۆ نمونە سمعەتی ئەشکێنرێ کابرا کاسبە جعایەک بە ناوی بڵاوەکەنە سمعەتی ئەشکێ کاسبەکەی لە دەسەچێ دوای ماوەیە دوای دوو مانگ لە حەیابردنی لە سمعەت شکاندنی خۆی و بنەماڵەکەی دوای وەڵاهی نەمانزانی وانە بۆ وەزعەکە بەشێ تو تازە تەواو حەیایت برد سمعەتی شکان ڕزقیت بڕی ئەوەی نەشێ لە دنیاە پێیت کرد اینجا لە دوایەوە ئەڵێ وەڵا ئەمە نازام چی ئیسەت تۆ چۆن پێنەیەکەیتەوە تۆ چۆن پینەیەکەیتەوە لای خوا ئەڵێی چی لای ئەو خوایە چۆن وەڵامی خوای پەروەردگار ئەدەیتەوە تۆ سمعەتی زەلامێکت شکان حەیایت برد ئەمە ئەبێ زۆر ئاگامان لەم مەوزوعە بێ و وریای خۆمان بین وریای زمانمان بین وریای سمعەت و حەیای خەڵکیش بین